کۆمپانیای داناغاز بۆ جاری سێم داوای بڕی 19 میلیارد دلار وەک قەرەبوو لە حکومەتی یاریمی کوردستان دەکات. لە بەرامبەردا حکومەتی یاریمی کوردستانیش سکاڵای لەسەر و کۆمپانیایە تۆمار کردووە لە دانیشتنی دادگایەکی بەریتانی کە لە ڕۆژی 4 ئەم مانگەدا بەڕێوەچوو. کۆمپانیای داناغاز داوای 19 میلیارد دلاری لە حکومەتی یاریمی کوردستان کردووە لە بەرامبەر ڕێگریکردن لەلایەن حکومەتی یاریمی کوردستان لە بە ئەنجام گەیاندنی کارەکانیان و پێنەدانی شایستەداراییەکانیان. لە بەرامبەردا حکومەتی یاریمی کوردستانیش سکاڵای یاسایی لەسەر کۆمپانیای داناغاز تۆمار کردووە و داوای قەرەبووکردنەوە دەکات لەو کۆمپانیایە کە بەشێک لە بڕگەکانی گرێبەستەکەی جێبەجێ نەکردووە کە لە نێوان حکومەتی یاریمی کوردستان و ئەو کۆمپانیایەدا ئیمزاکراوە. کۆمپانیای داناغاز لە ساڵی 2015دا بڕی 2 میلیارد دلار و لە ساڵی 2014دا بڕی 100 میلیۆن دلاری لە سامانە سروشتیەکان بردەوە لە بەرامبەر پێنەدانی شایستەداراییەکانی و کێشە یاساییەکانی لەگەڵ حکومەتی یاریمی کوردستاندا. کۆمپانیای داناغاز دەڵێت لەگەڵ دوو کۆمپانیا هێشتا چەند دۆسیەیەکیان لە دژی حکومەتی یاریمی کوردستان لە دادگا بە هەڵپەسێردراوی ماوەتەوە. ساڵی 2007 حکومەتی یاریمی کوردستان بە گرێبەستێکی 25 ساڵی مافی پەرەپێدانی هەردوو کێڵگەی کۆرمۆر و چەمچەماڵیدا بە دوو کۆمپانیای ئیماراتی داناغاز و کراسن پێترۆلیۆم پێدەچێت ئەو کەیسانە هۆکاری بەشێک لە قەیرانی دارایی یانەمی کوردستان بێت. لەو سۆنگەیەوە کە قەیرانەکە هاوکاتە لەگەڵ سەرهەڵدانی کێشەکانی نێوان هەرێم و داناغاز لە دادگای لەندەن بۆ دادوەری نێودەوڵەتی، تا ئێستا دادگاکە لە دوو دانیشتنی جیاوازدا دوو بڕیاری دەرکردووە و هەردوو بڕیارەکە لە بەرژەوەندی داناغاز و لە دژی هەرێم یەکلایی بوونەتەوە. هەرچەندە پێشەم حکومانەی دادگای لەندەن هەرێم قەیرانی دارایی و گرفتی دابینکردنی موچەی هەبووە، بەڵام دوای ئەو حکومانە قەیرانەکە بە شێوەیەکی مەترسیدار قۆڵبوونەوەی بەخۆیەوە دیوە. تێکڕای بەرهەمی داناغاز لە کێڵگەکانی خۆرمەڵا دەگاتە نزیکەی 84,000 بەرمیل نەود لە ڕۆژێکدا. جگە لە غازی سروشتی، کۆی وەبەرهێنانی داناغاز و هاوبەشەکانی لە هەرێمی کوردستان دەگاتە 1 میلیارد و 200 میلیۆن دلار کە لە پەرەپێدانی هەردوو کێڵگەی کۆرمۆر و چەمچەماڵدا بەرجەستە دەبێت. ئەوەش بە گەورەترین وەبەرهێناندا دەنرێت لە کەرتی نەوت و غازی عێراقدا. ئامانجی سەرەکی لەو وەبەرهێنانەدا دابینکردنی سوتەمەنی پێویستە بۆ وێزگەکانی بەرەمێنانی وزەی کارەبا کە بڕەکەی دەگاتە 1750 مێگاوات. ئەوەش ساڵانە بڕی 3 میلیارد و 400 میلیۆن دلار بۆ هەرێمی کوردستان دەگەڕێنێتەوە.